سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ بەرنامەیەکی دیکەی لە مزگەوتەوە کە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان و هەر جارە و باس لە یەکێک لە ئادابەکان و لە ڕێوڕەسمەکانی مزگەوت دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە ئەم ئێوارەیەش هاتووینەتە قەزای شارە زۆر مزگەوتی خالیدی نەقشبەندی کە بڕیارە لەم مزگەوتدا دوای ئەوەی کە ئیفتار کرایەوە خوانی ئێوارە لایەن خێرخوازێک بۆ تەواوی نوێش خوێنان ئامادە بکرێ و تەواوی نوێش خوێنان بە یەکەوە ئیفتار بکەنەوە ئێمە شوکو کەناڵی پەیام دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە و دەچینە لای تەواوی چین و توێژەکان و بەشداربووانی نوێژی بە کۆمەڵی شێوان و نانخواردنەکەش باسێک لە ئەم ڕێوڕەسمە بکە کە تا چەند دەبێتە هۆی تند و تۆڵکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان و لە هەمان کاتیشدا تا چەند گیانی هاوکاری لە نێوان موسڵماندەدا زیاتر دەبێت بەوەی کە دەبینین ژمارێکی بەرچاو لە خێرخوازان لە مانگێتە چەندین خێری جۆرا و جۆر ئەنجام دەدەین لەو خێرانە ئامادەکردنی خوانە بۆ ڕۆژوانە لەگەڵماندا بخير هاتي أي مانجي پر لا درقينو بخير هاتي ميواني مملكتي دور بخير هاتي أي مانجي پر لا درقينو بخير هاتي بەساگیان لەشی ساغ ئینشاڵڵا داشان دڵخۆشی بۆی بەمان لە پیرۆزە هەم وەزیفە و لەڕێی ئەرکەکەوە جێبەجێەکەی هەمیش لە هەمان کاتە کارێکی زۆر دڵخۆشم بەم ئەرکەی کە من جێبەجێیەکەم سەرەتا بە خێراتنی ئێوەکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو جەمعی موسڵمانان بێت بە خێرات من سەر چاوی من تا چەند تێبینی ئەوەکەی کە ڕەمەزانان ئەم جۆرە خێرانە زیاترە بێ کە یەکێک لە فەزڵەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان وڵا بە کارێکی زۆر باشی ێزانم هیوام وایە ئەو کەسانی کە توانە و ئەوەیان هەیە لەم کارە بۆ ئەم مانگی ڕەمەزانە زۆر بە کارێکی باش ێزانم ئەگەر ئەم ئیشە جێبەجێ بکەن لەکەیوە جەناب و خەریکی ئێمە سەوا لە دوای نوێژی جومعە هاتوین خەریکی کارەکەی خۆمانی یاخوا لەش ساغێ مریشک و برنج و شلە و ئەوانە مریشکمان هەیە شلەی فاسۆلیامان هەیە ئەوە ئاوی مریشکەکەش حازرە بێت برنجیشمان هەیە بە درێژایی مانگەکانی ساڵ و ڕۆژەکانی ساڵ کاتێک کە دینە مزگەوتەکان دەبینین گەنج یان مێرمنداڵان دەبینرێ لە ڕیزی نوێژەکان و لە مانگی ڕەمەزاندا لە کاتی ئیفتارکردنەوە و بە ڕۆژون ئەمە تەواوی هاوڵاتیان و مسڵمانان دڵخۆش دەکات پێم خۆش بوو لە گۆشەیەکی بەرنامەکەدا یەکێک لە مێرمنداڵ و گەنجەکان وەربگرم کە بەردەوام لە مزگەوتەوە لە هەمان کاتیشدا بەڕۆژوە پێم خۆشە باسێک لەو بکەم کە چی هاندەرە بۆ ئەوەی کە وەکو گەنجێک پابند بێ باینی پیرۆزی ئیسلامەوە ئیش کاکە محەممەدە کاکە محەممەد سوپاس بۆم دەرفەتە تا چەند دڵخۆشی بەوەی کە ئەهلی مزگەوتی و سەردانی مزگەوتە سەرەتا بسم الله الرحمن الرحیم السلام علیکم ورحمة الله وبركاته دەستخۆشی ئەم بەرنامە جوانتان لێ یەکەم کە لێرەیە هانی مسلمانانتانیا و هەوڵتانیاوە بە هەنگاو بانگا مسلمانان بڕاتە پێشەوە چونکە ئێمە ئێستا زانین کە زۆرێک لە بەرنامەکان زۆرێک لەو کەناڵانەی ئێستا هەن زۆرێک لەو تۆڕە میدیایانە هەوڵەدەن کە گەنج بە ئاقارێکی هەڵەیە بەرن کە گەنج لەسەر ڕێگە ڕاستەکەی خۆیان لابدەن ئێمە بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەین و هیوادارین هەر بەردەوام بن و ئێمە ئەلحەمدولیلا کە ئێمە توانیمانە ئەم دینە جوانە ئەم دینە پاکە لەناو ئەم کۆمەڵگە جوانەیە برەو پێ بدەین ئەلحەمدولیلا گەنج یەکێکە لە تاکە هەرە سەرەکی و گرنگەکانی کۆمەڵگە و پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە چۆ بۆ جەنگەکان هەمیشەش گەنجەکانی لە پێشەوە داناوە گەنجەکان ڕابڕایەتی ئەو کاتەیان کردو لە سەری موسڵمانانە ئوسامەی کوڕی زەید یەکێکە لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە بڵێن نەخۆشە لە کۆتایی تەمەنیایەتی ئەو ئەکا بەڕابڕایەتی جێشێک کە عوسمان و ئەبوبەکری سدیقی تیاکە یەکێک لە خەلیفەکانی ئەو ئیسلامە گەورەیە لێرە چیمان بۆ دەرەکەوێت ڕۆڵی گەنج لە ئیسلامە زۆر برەی پێدرا و زۆر گرنگیەکی خۆی هەیە و الحەمدولیلا گەنجی موسڵمانی کوردیش بە تایبەتی لەم مانگە پیرۆزەیە زۆر بەتەواتی گەڕانەتەوە الحەمدولیلا بەردەوام لە عیبادەت هیوادارم خوای گەورە نوێژی و تاعات و عیبادەتی هەموو لایەک بە جوانی و بە زیادەوە قبوڵ بکات ئینشاءالله ظلمت روين دنجي محرابي عبادة بو
سنة وآرامي دو دروني بقراراتي بخيراتي بخير مامۆستا حکمەتی ئەم ڕۆژوشکاندن و ئەم نانخواردن بەیەکەوە چییە لەم ماڵی بنازم؟ سەرەتا بەخێراتتانەکەم بەخێر من سەر چاو دوعای خێرم بۆ هەموو مسلمانان هەیە چل مەزگەوت ئێمە چل هەر شوێنی تر ئەم ئیفتار و بەربان و ئەم شتانە ئامادەکەن خوا بەرەکە بردنە سەر ماڵ و مناڵیانە بەڕاستی حکمت و دانایی زۆرە یەکێ لەو حکمەتانەوەی کە ئێمە گلێر ئەبینەوە پێکەوەین دەمەتەقاکەین یەکتر ئەبینین قسەی خۆشەکەین و حکمەتێکی گەورەیەوە حکمەتێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام چونکە ئەفەرمێ هەر کەسێ بەرمان کات بۆ ڕۆژەوانی پاداشی ڕۆژەکەی بۆ نووسرێ ئەوەی ئەوش کەم ناکە ئەیجا لەمە گەورەتر لەمە باشتر بۆیە بەڕاستی حکمت و دانایی زۆری تایە یارمەتی دەوڵەمەند ئەدا بۆی ببەخشێ ئاگای لە فقر و هەژارەکان بی دڵی فەقیر و هەژارەکان خۆشەکە هەمووی پێکەوە لێراک و ئەبێت و بەڕاستی ئەمانە هەموو حکمت و دانایی لەم پرۆژە مامۆستا سەرنجم بۆ شتێکی تر ڕادەکێشم مەسەلەی نانخواردن و پێکەوەی لە مزگەوتە ئەمەش شتێکی نوێ ینی لە ڕەمەزانە زیاتر لەم بابەتەیە ئەمەش زیاتر پەیوەندی کۆمەڵایەتەکان تونند و تۆڵ ناکاتەوە لەوەی کە تۆ بێگومان لە کاتی تردا لەو چێ و دەرفەتە نەبێ بەڵام 200 کەس خوانێ بە 100 کەس بەیەکەوە لە کاتی وایە سێرەکەی تۆ هەموو گەڕک خەڵکی مزگەوت خزم و دراوسی حتا ئێستا بۆ مزگەوتی من سەرجادەیە زۆر جارانی خەڵک سایق تەکسی لادەن نەفەر مسافر لادەن من خۆی بۆ خۆی بەڕاستی ئەو بابەتە کۆمەڵایەتی یەک خاڵی زۆر گرنگ کاگوشە لە ماهە ینی بۆ منە زۆر جار بەداخل مە ئەبین کەسێ دعوەتەکە دەستی خۆش خالی خۆڵە بە سێرەکەی چینێکی دیاریکراوە بانکە کۆمەڵێ مەسەلەن دەوڵەمەند و کەسایەتی و مەسئول و ئەمە شتێکی خراپە ئەمە بەڵام ئەم دعوەتانە یعنی بەبێ جیاوازی مناڵ گەورە دەوڵەمەند فەقیر هەموو جۆرێکی تایە یعنی ئەوە دیاری نەکراوە شخصەکان هەمووی پێکەوە نانەخوا هەموو پێکەوە بان کراوە مامۆستا پێم وایە ئەو کەسی کە نانەخوا ئەوش خێرێکا لەم بابەتە خێریانە یانیەرەوە نییە کابرا هەر کەسێک کە خێرەکەی کردبێ هەر خۆی هاتن بەدەم داواتەکەش خۆی خێرە هەر واجب ئینسان بەدەمی ئەو داواتانەوە ئەنجا تۆ دڵی ئەو خەڵکە خۆشەکەی پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سڵام فەرمێ یەکێک لەو شتانەی کە هۆکارە بۆ چوونە بەهەشت ناندانە بە خەڵکی خواردندان خوای گەورە فەرمووی یوطعمونە الطعامە ماڵ خواردن ئەبەخشن ئەمان ئاەتی لەسەرە با بڵێن فەرمودەی لەسەرە ناڵێم ئەم پێکەوە بوون دڵخۆشبوونە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی بەهایەکی تایبەتی هەیە مامۆستا لە ساڵانی ڕابردووە ئەم بیست خاتمەکانی مزگەوت یاود بە قوربانێکتر خورما مێنن ئەو مێنن ئەو خوانێ برە ئەو خورما هاتووە ینی ئەم هاوکاری و ئەم خێرە ئەلحەمدولیلا چۆن هەوڵ بێن ئەویش بەرمەجە بکەین ینی کاتێ زانین مزگەوتێک مەسەلەن خورمای باشی بۆ هاتووە هەوڵ بێن بە پارە خێرەکە بکەین یان ئاو هاتووە مەسەلە بە شتێکتر خێرەکەی بۆ ئەوی 100% جێ بگرێت خۆی پێشی باسی ئەو بکەین یەک نقطە زۆر مهمە ئەڵێ لە کاتی ناڕەحەتیان شت دەرەکەوێت کاتی ئەڵەن کەسێ نەخۆشە کەسی هەژارە ئەبینی چۆن مسڵمانان بەدەمیۆن جا بۆیە لە کاتی ڕەمەزانە پێشی مای ڕەمەزان بە 40-50 کارتۆن ئاو دێنن بۆ مزگەوتەکان خوای گەورە زیاتر بڕژێنە بەسەریانە خوای گەورە لە دەرد و بەڵامیان پارێزەوە مهمە بەڕاستیەوە ڕێخستنەکەی چۆنە بۆ لە مزگەوتی خۆیان مەسەن من کە زانیم هەر لە سەرەتاوە ئاو زۆر هاتووە وەجەوەکەیشی یعنی سارد وەکو هاوینێت تو ئاو خۆی یەکسەر هەر دوێن و پیرە بڵێن لە ئێوارە دوو هەمووسیەمە ئاگادەرنەدا مسڵمان دەستان خۆش و خاتان خۆ کەس ئاو نهێن پێویستم بە ئاونی بیون بۆ شوێنێکی تر یان بیگۆڕن بە شتێکی تر بە شیرینی مەسەلەن بە جۆرێکیان بیدەن بە هەژاری بۆیە ئەکرێ مامۆسای مزگەوت ئەو لیژنەی کە ئامادەکاری ئەکەن کە زانن ئاو زۆر هاتووە خورما زۆر هاتووە یەکسەر پەیامی بڵاوکەنەوە بۆ مسلمانان بۆ خێرمەندان دەستان خۆش بێ ئێسێن بۆنەوە تابیسە ڕەمەزان پێویستمان پێ نییە یان تا هەفتەیەکی تر پێویستمان پێ نییە مامۆستا بڕیاچی وای لە جەنابتەکە بەم ئەرکا هەڵبستی بسم الله الرحمن الرحیم الحمدلله سپاس بۆ خوا طبعا ئەمە ئەرکێکی ئاینیە یەکەم جار فی سەبیلی اللهە وهروەها ئێمە لێرە کۆمەڵێک مسلمان هەمومان ناسیا و هاوڕێ و برای یەکترین لێرە ئەمانەوە پێکەوە ئیفتارێکی خۆش بکەین پێکەوە الحەمدولله مسلمان هەمویان هاوکارن پێکەوە کۆ بینیت هەمویان وەکو یەک خێزان خواردنەکەن سوپەکەن خورما ئابینی هەموو گەنجانە لە خواوەزیاوی هەمویان هاوکارێکی زۆرن سپاسی خواکەین و ئەمەش فی سەبیلی الله وەریگرین ئینشاءالله و مامۆستا جەنابەت خۆت مامۆستایەوە لەگەڵ قوتابی و تەلەبەوە ئەماهەنگیوەیە تا چەند گرنگەکە لە مزگەوتە ئاگامان لە دڵیان بێ لەم مانگەی کە بەتایبەتی ژمارەی زۆر منداڵ سەردانەکە یان گەنجان سەردان دەکەن ئێمە دڵیان نەیەشێنی یان بە شێوەکان ڕق مامۆڵیان لەگەڵان وڵای عەزیزەکەم خوێندکار و مامۆستا ئێستا هاوڕێ یەکترن لە قوتابخانە هاوڕێتێکە بێ لە مزگەوت دوو جار بێت هەم لە ڕووی ئاینیەکەەوە هەمووەکو مامۆستا بەتایبەتی ئەمە موسڵمانانیش بەڕاستی ڕاکێشانی گەنجان بۆ ئێرە زۆر گرنگە
بە تایبەتی بۆ مزگەوت چونکە ئەو گەنجانەی پەروەردەی مزگەوتن گەنجی زۆر سەرکەوتون هەم لە ڕووی خوێندنەوە هەم لە ڕووی کۆمەلگاشەوە بۆیە زۆر گرنگە گەنجان ڕابکێشین بەرەو مزگەوت بۆ ئەوەی لێرەوە دوو جار پەروەردە بنەوە هەم پەروەردەی قوتابخانە و هەم پەروەردە ئاینیەکە بۆ سەرای وشکی بێژیان بۆ من بەوەشتەواتی ئەی مانگی سەوزی عاشقی تا چۆن دڵخۆشی بەم مەراسیمانە کە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان حەمد و سەنا بەخوا ئەم کاگەنۆرە مەرسیمەی ئەنجام داوە کارێکی خێری و هەم کۆبوونەوەی عامە و بەخوا بەسێ حەمد و سەنا بۆخوا خێریەگا و شتێکی باشی دروست کردووە یەکێ لە حیکمەتەکانی ڕەمەزانیش ئارامگرتنە کە ئەو ئێستا بانگە فەرمووە ڕۆژە پەشم بشکێنە فەرموو كوثري عاشقان بو خوتي يا راني شو بنالي مستواها مەسەلەی ئەو ناخواردن و ئیفطارکردنەوە تا چەند پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوتر دەکاتەوە طبعا ئێستا کاک ئەنوەر نانێکی کردووە بۆ ئەم خەڵکە و لەیلا دوای نوێژ نانێکە خۆین هەم خێرێکی گەورەی بۆ خۆی کردووە هەم پەیوەندی کۆمەڵایەتی بە قووەتەکە پێم خۆشە باسێکی ئەومان بۆکەی کە جیاوازی ڕەمەزان و پێش ڕەمەزان لە مزگەوتەکان چۆنە والله سوپاس بۆ خۆی گەورە یەکەم جار بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەم یاخوا بە خێر بێن سەر چاومان کیشێکی جوانتان کرد دەستان خۆش بێ بەڕاستی خەڵکی لە ڕەمەزانە زیاتر دەستکراوەیە زیاتر هاوکاری فەقیرەکە زیاتر پابندن بە عیبادەت و ڕۆژوانەوە بەڕاستی یعنی جێی دەستخۆشیە یعنی من خۆم مشتری ئەو شتانم کە پێویستە لە مزگەوتا بکرێ وەکو خورما وەکو ئاو وەکو زۆربەی جار پێویست ناکە خۆم یعنی داوا بکەیت بێنمی یام داوا بکەم یان بیکڕم سێرەکەم کاتێک بزانی هاتووە ئەو ڕۆژە سێرەکەم 2 کارتۆن خورما و 20 کارتۆن ئاو هاتووە هەر نازانم کێ هێناوێتی یعنی هەر خەڵکێنێتی و دایانێ یعنی سوپاس بۆ خۆی ئەوەی پێشتان بڵێ بێەوەی پێشمان بڵێ هەر نازانین کێ هێنایەتی یعنی ئەمە سوپاسی خۆی گەورە هەیە یعنی من خەڵک پارەی داوا پێم هێشتا سەرفم نەکردو یعنی تێتی بیدە مامۆستا بە خۆرما بە ئاو بە شتێک ینی بەشت ینی سوپاس بۆ خۆی گەورە زۆر وامان لێ نهاتوە کە تاگانامە بیان داوا لێ کەس بکەین داوامان لێ کەس نەکرد و خۆی هاوردێتی خۆی نردێتی و خۆی ئامادەی کردووە لە دیمەنەکان لە پشت جەنابەوە دیارەکە سەرجەمچین و جۆژەکان بەیەکەوە خەریک ناخواردن ئەمەش پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوتر ناکاتەوە زیاتر تێکەڵبوون زیاتر ناکات تەبان هەر خۆی مزگەوت وەکو چۆن بڵێ ئاگدارکەرەوەیەکە مزگەوت باوەڕکە ئەگەریکی هاتوێ مزگەوت نەکە لەوانەگەر تووشی نەخۆشیە بێ یان تووشی قاششکانێ یان تووشی گارە ساتێک پێی نەزانێ بەس کە یەک ئەوانەی کە پابندن بە مزگەوتەوە 5 فەرزە لە مزگەوتان 2 فەرزنەیە خەڵک هەواڵی پرسێ بۆچی دیار نییە هۆکاری چییە ئەیان چۆ بۆ سەفەر یام نەخۆشە یام شتێ ئەگە بزان نەخۆشە بەجارە خەڵکەشی هەم بۆ لای ئیناگەر نەیە بۆ مزگەوت جاری وای خەڵک نازانێ یعنی مزگەوت زۆر دەوری هەیە مزگەوت یعنی بەڕاستی ماڵێکە لە ماڵەکانی خی گەورە ئێمەشتیا کۆبین و دڵتیا ئیسراحەتەکە دڵتیا مرتاح بێت دڵتیا خۆشە دڵتیا یعنی هەچی خەفەت و مەراقێکە هەبێت هیتە مزگەوتەوە تر دڵی خۆشە بێ ئەم خەڵکە جوانانە ئەبینی ئەم خەڵکە مسلمانە ڕێکوپیەکە ئەبینی بەڕاستی یعنی دڵی گەشەکە دڵی خۆشە بێ دڵی ئەبوژێتەوە سپاس بۆ خی گەورە ئێمە سپاسی خی گەورە بکەین کە بەو شێوە کە پابندین بە مزگەوتەوە بە ئیسلام و بە دین و لەبەرەوە ئەخلاق و دین و ڕۆژ لە ئیسلامە هەیە لەی شوێنێکی ترانی بە بیرەوەری جەنابەت هەر ڕەمەزان هەمیشە هەر بەرەکەت بووە و هەر تایبەت بووە هەر بەرەکەت بوو هەر خۆشی بوو ڕەمەزان هەر پیرۆز و مبارەک بووە و کاتی قەدیمی و لەمەوە پێش ئەم قەرەباڵخی و مزگەوت ئەم قەرەباڵخ و زیاتر نان خواردن و ناخواردنەوەی نەبووی زەر الحەمد لله بۆخوا قەرەباڵخی و زیاتر خەڵکی گەورە و بچوو ڕووی لە مزگەوتەوە ئیدرا ئەوە مزگەوت لەخوا بەزیاوێ دایم قەرەباڵخە و عەسران و نیمەڕوان و هەموو کاتێ شەوان و قەرەباڵخیە ئەم ئامادەکردنی خواردن و شش پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوترە کاتون دو تۆ زیاتر ئەم ناخواردن و دروستکردنەوەی خەڵکێکی زۆر پیرۆزبایی لێ و خەڵکەکە ئەو نانێ دروست کردو دوعای خۆشحاڵە و دوعای خێری بووە يا شهر رمضان مرحبا 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 يا شهر رمضان مرحبا 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 يا
شهر رمضان مرحبا بە درێژایی کاتی تۆمارکردنی بەرنامەی ئەمڕۆمان یەکێک لە کەسانی کە لەگەڵمان نابووە بەخشراوێک بۆ لە مزگەوتی مەولنا خالیق نەقشبەندی کە بە شێوەیەکی زۆر باش هەم هاوکاری دەکرێت هەم ڕێزی لێ دەگیرێ هەم لەگەڵ نوێژ خوێناندا نوێژ دەکات هەم لەگەڵیاندا سەرقاڵی ئامادەکاریە لەبەرەوە ئێمە پێمان خۆش بوو لە کۆتایی بەرنامەکەدا پیاشەشی کەڵاو دەست خۆش مزگەوت خۆشە زۆر خۆشە کە بەرنامە و بە گەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەستپێرین کە سپادەتە